ئێمە ئیسا مشکلەیەکی گەورەمان هەیە لەبەرەوەی ئێمە گڵۆبڕۆژەیەکی زۆرمان کڕیوە هاوردەی عێراقمان کردووە ماوەدەکانمان لە مانگی 10 و 11 و 12 و یەکا لە چین کە کڕیمانە لە مانگ یەکاوە خۆتان نەزان وەزێکی خراپ لە چینە هاتۆتە ئاراوە ماوەدەکان بار نەکراوە بە ئەم ڕۆژۆ وەزە تەواو ئاسایی نەبووەتەوە لە چینە ماوەدەکانمان تاخیر بووە حکوومەت هێرێمیش هەموو ساڵێ تقریبان 7 ساڵە 6 ساڵە هەموو ساڵە لە یەکی حوتە هاتووە گومرگی لەسەر گڵۆبەڕۆژە بە تایبەتی گڵۆبەڕۆژە زیاد کردووە ئەم ساڵ ناوێتێ یەکی چوارەکەی هەمووی ئەمە 15 ڕۆژە زانیمانە نە لە ڕێی غورفە تیجارەوە تەبلیغ کراوین نە لە ڕێی خۆمانەوە کەس ئاگای لێنە بە ماوادەکانی هەمووی لە ڕێ خۆت دەزانی ئەم ماوادانە هەمووی بە کەشتیە لە چینەوە تۆ هەر ئەمڕۆ بڕۆ ماواد بکڕا هەتا ئەو ڕۆژەی بۆ ئەگاتە مێرسین احتیمالە 3 مانگی پێ بچێت حکوومەت داوامان لە حکوومەت هەیە وەک ساڵانێکی حوت گومرگەکەی زیاد کردایە ئەم شێوازی ئیجراعاتەکان بە تەدریج کرا و لە سەرەتای ئەم پرۆسەی قەدەغەکردنی هاتوچۆوە ئاگادار بوون کە بە فەرمان ئێمە هەموو شتێک بە فەرمان دەکەین فەرمان لە بەڕێز وەزیری ناوخۆ و لیژنەی ئۆپراسیۆنی سلێمانی و لیژنەی ئەمنی بەپێی ئەو فەرمانانە ئیشەکەین دیارە سەرەتا لە 72 ساعتی یەکەمدا تەنها مۆڵەت و بەڵگەنامەکان وەرەگیران و بەپێی ئەوەی کە بەڵێنامەیان نەوەرەکردن پێیان بدرێتەوە لە دوای ئەوە کە قورستر کرا ئیجراعاتەکان هەر بە هەمان شێوە بە بڕیارەکان و بەیاننامەکانی وەزارەتی ناوخۆ خۆت دەزانی کە ئەو کەسانەی سەرپێچیان کرد ئێمە لە یەکەم جارە ئەوەی کە یەک مۆڵەتی لێوەرەگیرا 100,000 غەرامە ئەکرێ و ئەگەر دووبارە بۆ دەبێتە 300,000 و دەست بەسەرگرنی تۆمبیلەکان لەو حاڵەتانەدا و ئیشوکارەکانیش ئەڕوا و سەرپێچێکی زۆریش و بەڵگەنامێکی زۆریش وەرگیراوە لە شوفێران و سوپاسیش بۆ ئەو هاوڵاتیانە دەکەین کە بەڕاستی پابندن زۆربەی زۆری هاوڵاتیان پابندن و ئەوەشی گایبێنن زۆر لە شەقامەکانە کە هاتوچۆ حرەکەیەکەیە ئەوەش بەپێ ئەو ڕێنمانەی کە ڕێگان پێدراوە ئەوانەی کە لەلایەن لیژنەی ئەمنی سلێمانی و لیژنەی ئۆپراسیۆنەوە ڕێیان پێدراوە ئێمەش هاوکارانی بەپێی ئەو بەڵگانەی کە پێیانە